سەرەتا پێم خۆشە عەرزی جەنابتانی بکەم کە ژیانی ئینسان بۆ هەموو مرۆڤێک بە شێوەیەکی گشتی بەڵام بەتایبەت بۆ دوو کەس بۆ دوو چین. یەکەم ئەو کەسانەی کەوا خاوەنی مەبدە و بیر و باوەڕن، ئەو کەسانەی کە خاوەنی خواناسی و خواپەرستی بە حەقن، کە لەبەر ئەوەی بەردەوام چاویان لەسەر قیامەتە، چاویان هەر ئەم دنیا کاتیە نابینێ، حرامیان پێ ناخورێ. ئەو کەسا دیندارە بە مەبدەئە کەسێکە حرامی پێ ناخورێ، خۆی نادزێتەوە لە کار، لەبەر ئەوە نا کە زیرەک نییە و فێڵ نازانێ، نا لەبەر ئەوەی کەوا لە خوا دەترسێ، شەرم لە خوای پەروەردگار دەکا، حیسابی قیامەت دەکا. بۆیە دەکرێت لە هەندێک بارودۆخی ژیانە لە خەڵکی ڕەفیقی خۆی دوا بکەوێ، چونکە حرامی پێ ناخورێ، لەبەرەوەی غەش و خیانەتی پێ ناکرێ، لەبەرەوەی سوێندی درۆی پێ ناخورێ بۆ دەستبڕینی خەڵکی، زمانی ڕازگۆیە لە مامەڵەدا، لەوە ئەچێ لە پڕێکە نەبێ بە کوڕێک و زۆر قازانجنەکە. لەبەرەوەی کەوا بڕوای بە قیامەت هەیە، بە لێپرسینەوەی پەروەردگار هەیە، ماستاوچی نییە بۆ دەسەڵاتداران، خۆی ناباتە پێشەوە بە ناڕەوا و پۆستی ناڕەوا ئیشی ناڕەوا وەرناگرێ. ئەو کەسانی کە خاوەن مەبدە و خاوەنی دینداریەکی ڕاستەقینەن، دنیا هەر لەم چەند ڕۆژ و مانگ و ساڵەی دنیادا نابینن، ژیانی قیامەتی نەبراوەیان لەبەرچاوە، ئەو کەسانە بەڕێزان بەردەوام خەمی زیاتریان هەیە، چونکە باریان قورسترە لە ژیاندا، کۆمەڵک ناڕەحەتی دەشێژن، باجی گەورەش لە ژیاندا دەدەن لە پێناوی سەلامەت بوونی دین و ئیمانەکەیاندا. دووەمیان کەسانێکی ژیر و عاقڵ و بەویژدان، ئەو کەسانەی کە وەکو جەنابتان خەمی کەسایەتی و حورمەتی خۆیەتی، خەمی حورمەتی ماڵ و منداڵەکەیەتی کە بپارێزرێ و خوای پەروەردگار شکۆی خۆی و ماڵ و منداڵی نەشکێنێ. بە بینینی ستەم لێکراو، کاتێک کە دەبینێ کەسێک ستەمێکی لێ دەکرێ، کەسێک قەرزارە و لە ژێر نیری قەرزاریدا پشتی چەماوەتەوە، کەسانێکی هەژار دەبینێ، کەسانێک دەبینێ کە ناعەدالەتیان بەرامبەر دەکرێ. ئای ڕۆژانە ئێمە ناعەدالەتی بەداخەوە لە وڵاتەدا دەبینین. بە هەموو ئەمانە مرۆڤی ژیر و عاقڵ و بەویژدان و ویژدان زیندوو و خەفەت دەخوا. بەڵێ ژیان بۆ ئەم دوو کەسە، کەسی مەبدە و مەبدەدار و خاوەن بیر و باوەڕ لەگەڵ کەسی ژیر و عاقڵ و بەویژدان، بڕواتان هەبێ ژیان قورسە، ناڕەحەتی زۆری تێدایە، خەم و پەژارەی زۆری تێدایە.